السيدات والسادة أعضاء مجلس النواب العراقي المحترمين، السيدات والسادة أعضاء برلمان إقليم كردستان المحترمين، السيدات والسادة أعضاء الوفود المشاركة المحترمين. بە ئامادەبوونی نوێنەرانی 16 وڵات دووەم ڕۆژی کۆنفرانسی پەرلەمانتارانی وڵاتانی ئاسیا لە بەغداد بەڕێوەچوو. محەممەد ڕەزا ئەمینداری گشتی کۆمکاری پەرلەمانی وڵاتانی ئاسیا بە کورسات نیوزی ڕاگەیاند هیوادارە کۆبوونەوەکە ئەنجامی باشی هەبێت و عێراق ڕۆڵی گرنگ بگێڕێت لە پرۆسەی سیاسیدا. هذا أول جلسة لنا في العراق الشقيقة، وإن شاء الله نأمل أن تكون نتائج هذه اللجنة. هیوادارم ئەم کۆبوونەوەی ئەنجامی باشی هەبێت و بەسوود بێت بۆ کۆمەڵی پەرلەمانتارانی ئاسیا. بۆ پێی عێراق ئەندامێکی چالاکە لە کۆمکارەکە و دەبێت ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕۆڵی شایستەی هەبێت لە داهاتوو لا پرۆسەی سیاسی عێراقدا. نأمل أن يكون الإخوة والأخوات في مجلس النواب العراقي أكثر فعالية في جميع اللجان. ونيابة عن الشعب العراقي وممثليه في المجلس من السيدات والسادة النواب الحاضرين والآخرين. لاوتێکیشدا محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بەهۆی پاشماوەی جەنگی دژ بە تیرۆریستانەوە چەندین کێشە لە بەردەم وڵاتەکەیدایە بۆ چارەسەرکردنیشیان پێویستیان بە هاوکاری نێودەوڵەتی هەیە. سيلاحظ بلا شك الفرق الكبير في نوعية الحياة والتطور الملموس في شتى المجالات. ئێمە چەندین ئاستەنگمان لە بەردەمدا ماوە و پێویستمان بە چارەسەری جددی هەیە. دەتوانین بە هەوڵی نێودەوڵەتی کێشەکان چارەسەر بکەین. چاوەڕوانین لەم کۆبوونەوەیە و کۆبوونەوەکانی تر پرۆژە و بیرروبۆچوونی باش بخرێنە ڕوو. عێراق استراتیژێتێکی ڕوونی هەیە و هەوڵ دەدەین بۆ لێک نزیککردنەوەی بۆچوونەکان لە ناوچەکەدا بۆ چارەسەرکردنی ململانەکان. رفع أخيرا راية النصر. إنها قصة لم تروى تفاصيلها بعد عن شعب تعرض لأقسى ما يمكن أن يتعرض له مجتمع من مآس حقيقية يعجز التعبير عن وصفها. لە کۆنفرانسەکەدا ئەندامێکی پەرلەمانی بەحرینیش ئاماژەی بەوە کرد وڵاتەکەی هاوکاری عێراق و هەرێمی کوردستان و هەر وڵاتێکی تریش دەکات لە بەدەستهێنانی ئاشتی لە ناوچەکەدا. طبعا مملكة البحرين تساهم في السلام في أي مكان. بحرین هاوکارە لە بەدەستهێنانی ئاشتی لە هەموو وڵاتێک جا لەگەڵ هەرێمی کوردستان بێت یان هەر وڵاتێکی تر. ئێمە هیواخوازین پەیوەندیەک دروست بکەین لەگەڵ هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان خاوەن مێژووی خۆیەتی. ونحترم شعبه. هاوکات وەفدێکی پەرلەمانی کوردستانیش بەشداریان لە کۆنفرانسەکەدا کردووە و ئەندامێکی کوردی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت ئەنجامدانی کۆنفرانسی لەو جۆرە بۆ هەرێمی کوردستانیش گرنگە چونکە سەقامگیری عێراق ڕاستەوخۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە. بێگومان ئەم کۆبنەوەیە گرنگی خۆی هەیە بۆ عێراق هەرچەندە بەدیوێکە کۆبنەوەیەکی ئاساییە کۆبنەوەی خولی ئاسایی ئەوەی پێڵن تەختیت والموازنە لێرە لە بەغدا دەبەسترێ بەڵام لە هەمان کاتدا بۆ عێراق لە دوایی ئەوەی کە توانی بەشێک لە ئەو کێشانە تێپەڕێنێ لە ماوەی ڕابردووە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان استقرار هەیە ئەم استقرارە ئەکرێت و بەرهێنانی تیا بکرێت لە هەموو بوارەکانە لە بواری سیاسی لە بواری باشکردنی پەیوەندیەکان دواتر پێشاندانی ڕووی ڕاستەقینەی عێراق بۆ دنیای دەرەوەی خۆی. ئامانج لە کۆنفرانسی پەرلەمانتارانی وڵاتانی ئاسیا کە لە بەغداد بەڕێوە دەچێت تاوتێکردنی ڕەوشی ناوچەکە و شێوازی دانانی بودجە و ڕۆڵی پەرلەمانەکانە لە پرۆسەی دیموکراسیدا.